هەڵەبجە دیداری خورشیدە بابان ڕووناکێک لە تاریکیدا سازەکرێت کە قسەکردن لە سەر ئەم خانمۆکە کچی عەبدوڕەحمانی بابانە ساڵی 1940 لە شاری هەڵەبجە لەوێ لەدایک بوو لە هەروەها لە تەمەنی منداڵیە باوکی کۆچی دوایی کردووە پەیوەندێکی باشی نەبوو لەگەڵ دایکە ئەمە زیاتر کاریگەری کردوتە سەر ژیانی تاکی خۆی و لە دوای ئەوەی ساڵی 1950 دەچێتە خولێکی مامۆستایی و ئەبێتە مامۆستا لە هەڵەبجە پاشەوە لە ساڵی 1960 لە شاری سلێمانی دەچێتە خولێکی تەندروستی و هەروەها لەوێش کاری پەرستاریە کات و ئەچێتە کارکردن وە لە پەروەردەوە چێتە سەر تەندروستی و لەو نێوەندەیە کارەکات و ئەوەی کە گرنگە قسەکردنە لەسەروی هە لە سەرەتای ژیانیەوە خولێ شعر و ئەدەب و نووسینی هەبووەوە خاونی چەندین نووسین و شعر بووە بەهۆی ئەوەی کە شعرەکانیشی بە تایبەت ڕنگانەوەی ژیانی خۆی بووە لەو نەهامەتی و ئازارانەی کە بەسەری داهاتووە کاری زۆری کردوتە سەر هەم خودی خۆی و هەمیش ڕنگدانەوەی لە نێو شعرەکانیە و یەکێکتر لە گرنگی تایبەتمەندەکانی ئەم خانمە قسەکردن لەسەر گرنگیدان بە پەندی پێشینان کە بابەتێکی گرنگە لە ئەدەبیاتی کوردیە. نامیکە چاپەکە لە ساڵی 1970 بە ناوی تیشک و ساڵی 1970 کتێبێک بە ناوی دارەوەنەوە کە کۆمەڵێک شعری تێدایە چاپیەکات قسەکردن لەسەرم خانمە لە ساڵی 1970 بە تەمەنێکی کورت و بەخششێکی جوان بۆ ئەدەب و هونەر کۆچی دوایی کردووە بڕیارە با بڵێن مەراسیمێکی بۆ ساز بکرێت و تێدا لەو دیدارەیە گفتوگۆ لەسەر بشێک لە ژیانی وە لە بەرهەمەکانی بکرێت. با دروشمی خورشیدە بابان ڕووناکیەک لە تاریکیدا دیدارێکی تایبەت لە پارێزگای هەڵەبجە سازەکرێت. دیدارەکە با سەرپەرشتی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیر و هونەری هەڵەبجە و بە هاوکاری ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە سازکراوە. دیدارەکە هاوکات بوو لەگەڵ ناساندنی هەموو بەرهەمەکانی خورشیدە بابان لە دووتیۆی کتێبێکدا و چەندین وتار و گفتوگۆ لەباری بەرهەمەکانی خورشیدە بابان کرا. خورشیدە بابان یەکەم ژن بووە کە بۆ بە ئەندامێکێتی نووسەرانی کورد و لە 60ەکان و 70ەکانی سەدەی ڕابردوو ڕۆڵێکی گرنگی گێڕاوە لە بوارەکانی خوێندن و بابەتی کلتور و فەرهەنگدا هەبوو و لە هەردوو بواری پەروەردە و تەندروستیشدا لەو سەردەما ڕۆڵێکی بەرچاوی هەبووە.